شوێن پەنجەم جارە باس لە دیاردەی بەکارهێنان و هەڵگرتنی چەک دەکات. ئەو دیاردەیە زۆر جار لە کاتی کێشەی نێوان دوو کەسیان زیاتر تاوانی لێ دروست دەبێت. ئەو تاوانانەش کوشتن و هەڕەشە و تەقەکردنی لێ دەکەوێتەوە. شوێن پەنجە بە شێوەیەکی مەیدانی بەدەداچوون بۆ هەوڵەکانی حکوومەت و سنووردارکردنی و دیاردەیە دەکات تا ئەو چەکانە لە دەست بەشێک لە هاوڵاتیان نەمێنێت. ئاوکە دوای زیادبوونی تاوان باچەکی بێمۆڵەت هێزەکانی ناوخۆ و ئاسایش چۆن ڕوبەڕێی و کەسانە دەبنەوە و چاودێری دۆخەکە دەکەن. شوێن پەنجە سەرەتا بە چیرۆکی تاوانێکی کوشتن دەست پێ دەکات کە باچەکی بێمۆڵەت ئەنجام دراوە. ئەو تاوانە و چەندی منێکی تایبەت بە شوێن پەنجە لا دەستگیرکردنی تۆمەتباران لەلایەن هێزەکانی ئاسایش نیشان دەدەین. ئەو دیاردەی چەک هەڵگرتنە چ زیانێک با خێزان و کۆمەڵگە دەگەێنێت. لا کاتێکدا حکوومەت و دەستگامنیەکان پارێزەری هاوڵاتیان و پێویست نییە هاوڵاتی خۆی بەرگری لە خۆی بکات لە کاتێک دەیان دەستگایەمنی و هێزەکانی ناوخۆ پارێزەر و چەتری ئارامی و ئاسایشن. بە تاوانی کوشتن لەلایەن هێزەکانی ئاسایش شەولێرە و دەستگیر کراوە. وەکاری دەستگیرکردنەکەشمەوە بوو کە کەسێکم کوشت بە چەک. ئەو کەسێک کوشتم پێشتر کەسێکی نزیکی منی کوشت بوو، چونکە لە کارێک کێشەیەکی کۆمەڵاتیان بۆ دروست بوو دواتر بوو بە شەڕیان. ئیتر ئەو کەسەی کوشتم لە ئەو ئەندامەی خێزانەکەم بوو. هەڕەشەی کردبوو پلانی کوشتنی بۆ کەسە نزیکەکەی من دانابوو. دواتر منیش بە چەک کوشتم. لەوە کاری و کوشتانەش هەمووی هەڵگرتنی چەک بوو. ئەگەر چەک بەکار نهاتبە شتەکەوا ڕووی نەدەدا و هەردوو لە ماڵیان وێران نەدەبوو. پێویستە پەنا بۆ یاسا ببرێ نەک چەک. دەمانەوێت بزانین وەزارەتی ناوخۆ چی کردووە تا ئەو چەکانە لە ناو هاوڵاتیان نەمێنێت و ڕێک بخرێنەوە. کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ پارێزگارەکان لە هەولێر، دهۆک، سولەیمانی، هەڵەبجە، هەروەها لەگەڵ هەر چوار ئیدارەی سەربەخۆ لە زاخ و سۆران، ڕاپەڕین و گەرمیان. پەیامی جەنابی سەرۆک و فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتم پێگەیاندن کە پێویستە دەست بەجێ ئەو شوێنانەی کە چەک دەفرۆشن، چ بە ناوی مەیدانی چەک فرۆشتنە، شوێنی چەک فرۆشتنە، ئەوانەی کە مۆڵەتی فەرمیان هەیە و ئەوانەی کە مۆڵەتیشیان نییە، هەر هەمویان پێویستە دەست بەجێ دابخرێن. دەچینە بەڕێوەبەتی گشتی دیوان لە وەزارەتی ناوخۆ. بەڕێوەبەری گشتی دەبینین و باس لە ڕێکاری تازەی پێدانی مۆڵەتی چەک دەکات و گرنگی ئەو بڕیارە و پابەندبوونی هاوڵاتیانیش با بڕیاری حکوومەت دەخاتە ڕوو. بابەتی کۆنتڕۆلکردنی چەک بە نیسبەت حکومەت هەرێمی کوردستان بابەتێکی استراتیژیە. هەر لەسەر دەست بەکاربوونی لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەوە ئیش لەسەر ئەو بابەتە کراوە و وەبوو قانونی ژمارە 2 ساڵی 2022 پاش مناقەشەیەکی هێزگار زۆر لە ئەنجومەنی وەزیران و لە لیژنە تایبەتەکان و دواتر لە ناو پەرلەمان یاساکە دەرچوو. دوا بەدوای یاساکەیمەوە کۆزارەتی ناوخۆ دەستمان بە ئامادەکاری کرد بۆ دەرچوواندنی ڕێنمایەکانی جێبەجێکردنی ئەو یاسایە. ئەو بوو لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت بەر لە دەرچوونی ڕێنمایی جێبەجێکردنی یاساکە ئەمر کرا کە ئێمە دەست بە هەڵمەتی داخستنی شوێنەکانی چەک فرۆشتن و مامەڵەکردن بە چەک بکەین. خۆشبەختانە لە هەموو کوردستان لە یەک تەوقیت هەموو فەرمانەکەی جەنابێن و خۆی جێبەجێکرا و هەموو شوێنەکانی مامەڵەکردن بە چەک داخران. وەزارەتی ناوخۆی هەرێم هەڵمەتێکی گەورەی دەست بە سەرداگرتنی چەکی بێمۆڵەت و داخستنی شوێنی کڕین و فرۆشتنی چەکی ڕاگەیاند. هەموو هێزەکانی ناوخۆ و ئاسایش و زێرەڤانی کەوتنە حاڵەتی ئامادەباشی تا چەک داماڵین دەست پێ بکەن. ئێرە بەڕێوەبەتی ئاسایشی هەولێرە. لێرە گوتەبێژی ئاسایشی هەولێر دەبینین. دوای فەرمانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز وەزیری ناوەخۆ و ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستان بۆ بنبڕکردن و دەست بە سەرداگرتنی دیاردەی چەشی بێمۆڵەت و هەموو بابەتەکانی
لەو ڕۆژەوەی کە فەرمانی قەدەغەکردنی چەک دەرچووە. بازگەدانانی کاتی فقط ئیجراعاتە نەهێشتنی چەکی بێمۆڵەت سیارەی بێسەرەتا یا ئەوە تا نەشڕەی لێدەدا ئەو بووقەی بەکاردێنی ئەوە بەتەنها ڕێگە پێدراوە لە بۆ دەستگای ئەمنی لە بۆ سیارەی کەسی ڕێگە پێدراو نییە. شوێن پەنجە بۆ یەکەم جارە وەک یەکەم بەرنامە لە کوردستان سوچوار بەشێکی لە پێچینەوەکان و ئەنجامدانی ئۆپراسیۆنی هەزا و بەشەکان و چەندین زانیاری تازە و دەرەنجامی ئەو بڕیاری سەرۆکوەزیران سەبارەت بە داماڵینی چەکی بێمۆڵەت بە داتا و گرتی ڤیدیۆ نیشان دەدات. ئەوەی خەبەری خۆشە ئەوەیە کە کەمترین ژمارەی چەک لە هەڵمەتەکان دەستی بەسەردا گیراوە. نیشانەی ئەوەیە کە هاوڵاتیان بە شێوەی ئارەزومەندانە بڕیارەنداوە پابندی ئەو بڕیارە بن فەرمانەکەی جەنابی سەرۆکی حکوومەت جێبەجێ بکەن چەک هەڵ نەگرن. لاگە ڕوخسەتە بیتەم بکەم برا بکەن ڕێزوێ بکەم بە ڕێز و خۆشەویستم دیوە ڕقم نیە لە وڵمەتانە دەشتە ناو بازار و پێشنگاکۆنی ئۆتۆمبیلی علوچکە بێ سەرەتا و بێتابلۆن لێرە هەرچی نەشرە و فەرارەی هێزانامنیەکانە بەکاربێنێت دەستی بەسەردا دەگیرێت. بزان چی فرەدا دەرمان نییە؟ چت فرێدا هەگرەوە زوو 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 چت فرێدا هەگرەوە دێ هەر کەسێک لە هەر پلە و پۆستێک بێت و چەکی لابێت لێ پێچینەوەی لەگەڵ دەکرێت. ئەوە چاقوی فرەدا سەیدی لێمان وەگرت چەقۆکە ئەو تا لێرەیە. تەنانەت لە شوێنە گشتەکانیش کەمترین چەک بینراوە یان دەستی بەسەرداگیراوە. دیسان مانای ئەوەیە کە خەڵک ئەو حکوومەت و بڕیارەکانی حکوومەت بەی خۆی دەزانێت و دیارە ئاشکرایە هۆکاری ئەو هەڵمەتانە بۆ ئەوەیە کە کەمترین ڕێژەی تاوان لە کوردستان بمێنێ کە بە چەشی مۆڵەتداریان بە چەکی بێمۆڵەت ئەنجام بدرێت هەتا چەک تەنیا لە دەست دەوڵەت و لە دەست دامەزراوە ڕسمیەکان بێ بێگومان دەرفەتی یان بوار و زەمینە بۆ تاوان و تونتیژی کەمتر دەبێتەوە. بۆیە هەڵمەتەکە لە پێناوی ئەوەیە کە خەڵک کاتێک ئەمنیەت لە شار هەیە ئەمنێت لە شوێنەکانی نیشتە جێبوون هەیە خەڵک پێویستی بۆ نەبێت چێت. سارە حکوومەتی وا دەبا ڕقەمی پەیوەندی چونکە دەماسی تێدا بە قورباندی یان وا دەبن. لێرە ژمارەیەک چەک و تابلوی ساختە و نەشرە و فەرارەی پۆلیس کە لەلایەن کەسی مەدەنی بۆ جوانی و سەرڕێی بەکار دەهات دەستیان بەسەرداگیرە. هەوی هەبی ئی ئاسایشیش بیتن هەمان ڕقم نەبێت. چەکی دەوامی تێدایە کار لە چێ لەو ئۆپراسیۆنانە 21 بازگەی کاتی دانرا هەروەها چەندین بازاری چەک و فرۆشگای چەکی سپی و تاپڕ و پێشەنگای ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و تۆزوباکان کە کانگای چەک هەڵگرتنی بێمۆڵەتن داخران. دوو ڕێنمایی لە وەزارەتی ناوخۆ دەرچوو ڕێنمایی ژمارە 5 کە تایبەتە بە مۆدلی نوێی مامەڵەکردن بە چەک یان نوێکردنەوەی مۆڵەتی وەرگرتنی چەک. دووەم ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2022 کە ڕێنمایی داماڵینی چەکی زەنجی و ڕێنمایی ڕێخستنی چەکی ئاگرینە. ڕێنمایی یەکەم بۆ ئەو کەسانەیە کە بە هۆکاری جۆرا زۆر دەیانەوێت چەکی مۆڵەتداریان هەبێ. کۆمەڵێک لەو ڕێنمایە من داوا دەکەم هاوڵاتیانی خۆشەویست زۆر ڕێنمانە بخوێنەوە لەسەر سۆشال میدیاکانی وەزارەتی ناوخۆ لە پیجی ڕسمی یان سایتی ڕسمی وەزارەتی ناوخۆ هەیە. ئەو ڕێنمایە بە وردی باس لەو هەنگاوانە دەکات کە پێویستە هەر کەسێک دەوێت چەشی ڕسمی هەبێ چۆن پێشکەش دەکات
پرۆسیجەرەکان چۆنە ئەو بابەتە بەو جۆرەی کە لە ڕێنمایەکە هاتووە دەتوانێت تەقدیم بکە. هەڵبەت کارێکی ئاسان نییە بۆ هەر کەسێک بە حەزیان بە ئارەزوو بێوێت چەک هەڵگرێ ناتوانێت بێتە خاوەنی مۆڵەت، دەبێت کۆمەڵێک ڕێشوێن هەیە کە موافقی ئاسایشی هەبێ بۆ نمونە پێویستە راپۆرتی پزیشکی بێنێت کە لە ڕووی تەندروستی و لە ڕووی تەندروستی دەرونیەوە کەسێکی تەندروستە ئاساییە ناتوانێت بۆ نمونە چەک بە خراپی بەکاربێنە گەهری بێ و هەروەها راپۆرتی ئەوەی باگراوند چەکی پێ دەڵێن راپۆرتی ئەوەی کە هیچ تاوانێکی هەیە لە لای ئەدلەی جناییەوە دەبێت راپۆرتەکەی بۆ بکرێ و کۆمەڵێک ڕێشوێنی دیکە هەیە دەبێ بیکرێتە بەر. ڕێنمایی دیکە ئەوەی پەیوەندی بە داماڵینی چەک هەیە، هەڵبەت بە جۆرەی یاسای ژمارە 2 هاوڵاتی نابێت چەکی زەنجی هەبێ، چەکی قورس تەنیا دەبێت لەلایەن دامەزراوەکانی دەوڵەت بێ، وەزارەتی پێشمەرگە، هێزەکانی ناوخۆ لەگەڵ ئاسایش. ئەوەی پەیوەندی بە چەکی ئاگرینەوە هەیە، دەمانچە و کلاشنکۆف و هەندێک چەشی دیکەی نزیک لە کلاشنکۆف، ئەمانە ئەگەر لە لای خەڵکان چل لێژنە بە جۆری ڕێنمایەکە دەست بەکار دەبن لە ئایندێکی زۆر نزیک، ئەو خەڵکەی چەکی لایە دەبێ بڕاتە لای ئەو لیژنانە لە شوێنی جوگرافی و شوێنی دانیشتنی خۆی کە دواتری ئەلان دەکرێت چەکەکان تۆمار بکە. ئەگەر چەکەکەی مۆڵەتدارە هەتا مۆڵەتەکەی تەواو دەبێت ئاسایی لە لای بێ، کە مۆڵەتەکەی تەواو بوو دەبێت بە جۆرەی ڕێنمایی ژمارە 5 داوای نوێکردنەوەی مۆڵەت بکە. ئەگەر مۆڵەتی نییە دەوێت چەکەکەی هەڵگرێواتە لە لای بمێنێ دەبێت بە جۆرەی ڕێنمایی ژمارە 5 داوای مۆڵەت بکە. ئەگەر ناوێت چەکەکەی بمێنێ دەتوانی هەر لەو کاتە پێشکەشی یەک لە ئۆفیسانە بکە کە هەیە حکوومەتن چەکەی پێشکەشی دەوڵەت بکە. ئەگەر دەوێت چەکەی خۆی بفرۆشێ دەبێت چاوەڕێ بکە هەتا شوێنی نوێی فرۆشتن و مامەڵەکردن بە چەک بە جۆرەی ڕێنمایی نوێ دەکرێتەوە، ئەو کاتە دەکرێت بە شێوەیەکی ڕسمی چەکەی خۆی بفرۆشت. باپی ئاماری بەڕێوەبەتی یاسایشی هەولێر دوای ئەو بڕیارەی سەرۆکوەزیران بۆ بنبڕکردنی چەک و ئەنجامدانی و هەڵمەتانی پشکنین و لێپێچینەوە لەو کەسانی هەڵگری چەکی بێمۆڵەتن کە لەلایەن هێزەکانی ناوخۆ یاساش ئەنجام دەدرێت دەردەکەوێت بە شێوەیەکی بەرچاو تاوانی کوشتن و تەقەکردن و هەڕەشەکردن بە چەک کەم بووەتەوە. لە چ ڕۆژی پێش ئەو بڕیارە ئامارەکان بەم شێوەیە بوون: 44 ڕووداوی برینداربوون بە گولە، 119 حاڵەتی تەقەکردن، هەروەها 18 ڕووداوی خۆ کوشتن، 20 ڕووداوی کوشتن بە چەک لەگەڵ 112 ڕووداوی هەڕەشەکردن بە چەک تۆمار کراون. بەپێی بەراوردێک لە چ ڕۆژی دوای بڕیاری سەرۆکوەزیران و ئۆپراسیۆنی هێزەکانی ناوخۆ ڕووداوەکان کەمی کردووە. ڕووداوی برینداربوون بە چەک 34 حاڵەت تۆمار کراوە، ڕووداوی تەقەکردن 66، هەروەها 7 ڕووداوی خۆ کوشتن، ڕووداوی کوشتن 9 ڕووداو، هەروەها هەڕەشەکردن بە چەک 52 حاڵەت بەگشتی تۆمار کراون. ئەنجامی هەڵمەتانی هێزەکانی یاسایش و ناوخۆ کە لە 36 2022 تا 2 هەشتی 2022 بەردەوام بۆ ڕێژەی ڕووداوە جۆراوجۆرەکانی کەم کردەوە بەو شێوەیە. ژمارەی ڕووداو چ ڕۆژ پێشتر 313 ڕووداوی جۆراوجۆر ڕوویاندا، ژمارەی ڕووداوەکان چ ڕۆژ دوای هەڵمەتەکە ئێستا بۆ 168 ڕووداوی جۆراوجۆر کەمی کردووە. باپی ئاماری هێزا و بەشەکانی بەشدار لە ئۆپراسیۆنەکان لە ماوەی 21 بازگەی کاتی دانراوە، زیاتر لە 36 پارچە چەک دەستیان بەسەردا گیراوە. دەست بەسەرداگرتنی 12 ئۆتۆمبیلی بێسەرەتا و زرێپۆش، هەروەها 36 کەس بە هۆکاری جیاواز دەستگیر کراون. ئەو ئۆپراسیۆن و هەڵمەتانە بەردەوام دەبێت، چەندین بازاڕ و شوێنی گشتی دەگرێتەوە. لا بەشێکی ئەو پشکنین و هەڵمەتانە کە شوێن پەنجەنی شانی دەدات، پشکنین یانەکانی شوانە و کافتریاکان بەشێک لەو هۆتێلانەیە کە دیسکۆ و باڕی تێدایە. هەویەکمان بدێت خوا بێ زەحمەت تەفتیشەش سارەکەم لە بۆ بکەن. چەکمەزەی بکەو کاک. ئەتۆ عەسکەرینی نا. وەرە تۆ هەلۆت نییە ئەوەی باژۆی. هەلۆت نییە باژۆی. بکەوە ئەم لۆ بکەوە چەکمەزەم لۆ بکەوە.
وەرە کاکە جا مۆبایلە دانێ برا عزیز سەرچاو ئەوە طبیعیە ئەوانەی بدەنەوە ئەوە ئیزراتی لەگە بکرێەوەی لێ وەربژیرێ لەگە معلوماتەکەی وەرگرن بەس تاکیدی ڕقەمەکەی بکەنەوە ڕێگە پێدانی وەزارەتی ناوخۆیان هەیە لە بۆم ئەوەی تاکیدەوە تەواوە دەستا خۆشبی دەستا خۆش ئەوە تەواوە ڕێگە پێدانیان هەیە وەزارەتی ناوەخۆ ئەوانە شەریکەی سکیوریتینە سلاحەکە بینە دەرێت خوا ئەوانە موافقەیان هەیە ئەو ڕێگە پێدانانەی وەزارەتی ناوەخۆیە و ڕقەمەکانش تاکید کراوە لەگەری تەواوە هیچ کێشیان نیە لە دوای دەرچوونی فەرمانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هێرێمی کوردستان کەوا بمبڕکردنی دیاردەی چەک لە ناو هاوڵاتیان لیژنەیەکی باڵا پێکات لە وەزارەتی ناوەخۆ کەوا پێکات بوو لە ئاسایش و فەرماندەیی زێرەڤانی و پۆلیسی ئامادە کەوا ژوورێکی ئۆپەراسیۆن ئامادەکرا کەوا لەلایەنی ئەو لیژنە باڵاییەوە سەرپەرشتی دەکرێت دانانی بازگەی کاتی لە ناو شاری هەولێر بۆ نێشتنی دیاردەی چەک هەڵگرتنی هاوڵاتیان دیاردەی چەکی بێمۆڵەت واروها بەکارێنانی ئۆتۆمبیلی بێ سەرەتا و یان سەرڕۆیی کردن لەلایەنی گەنجان کەوا ئۆتۆمبیلەکانیان بەجام ڕەش و بە نەشرە و کەوا ئینزار کە ئەوانش تەنها بۆ هێزە ئەمنیەکان ڕێگە پێدراوە بۆ سیارەی کەسی ڕێگە پێدراو نییە. بڕۆناویان تۆمارکە سلاحەکانشیان چەندیان فیشک پێ بووە تۆمارکە و گوەرە بووینەوەکنە من یاڵە لەگەر ئەو کوڕی چیان یەکەچیان بابێ وەڕۆ تۆمارکە ناوەکانیان تۆمارکە سيدي أو سلاحي فيه سلاحی پێ بینە دەرێ سەبارەت بە ئۆپراسیۆن و لێپێچینەوە ڕێکارەکانی دانانی بازگەکان یەکێک لە ئەفسەرانی یاسایشی هەولێر کە سەرپەرشتیاری و هێزە هاوبەشێ باس لەو هەڵمەتە دەکات. هەڵمەتەکەمان دەستی پێکرد لە دانانی بازگەی کاتینە ناو هەولێر و دەوروبەری هەولێر بڕیارەکانشمان ئەوەیە هەر کەسێک هەر هاوڵاتیەک چەکی بۆی مۆڵەت هەڵبگرێ خۆی و چەکەکەی دەستی بەسەردا دەگیرێت واروە ئەو کەسانەی کەوا ڕێگە پێدانیان هەیە لە چەکەکانیان تاکید دەکرێتەوە لەو ناسنامەیە کە ڕێگە پێدانەکەیە تەبعی دەرچوونی ئەو بڕیارە وەکو بڕیارێکی زۆر جددی بوو و هەموو لایەن و کەسانێک دەگرێتەوە و هاوڵاتی واروها کەسانی بەرپرس کەوا ئیزراعات لەگەر هەر هەمویان وەکو یەک دەکرێت هەر هاوڵاتیەک و بەرپرسێک وەکو یەک مامەڵەی لەگەر دەکرێت. لاویت بینە کاکە نهایە نەسەر وڵا لە معرەجان شێ دەکەم ئەوە سیارە برایەکەم و گوتری بەبێ سەنەوێ ناوڵە ناکرێت بەس ئەو سیاری معرەجان هەم لە ناو قاسێ 600 سنەوێ ئێمە وەکو فەرماندەی پێشمەرگەی زێرەڤانی جگە لاوەی ئەرکمان پاراستنی سنووی هەرێمی کوردستانە هاوبەش دەکە بەرانی ئاسایش و پۆلیسی ئامادە ئەرکمان پاراستنی سەرمالی هاوڵاتیانە دوای بریاری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەبارەت بە قەتەکردنی چەک و ڕاستپاردەی بەڕێز وەزیری ناوەخۆ ئێمە ژووری ئۆپراسیۆن پێکات لە پارێزگاریەوە لە ئاستی بالا بۆ بنبڕکردنی چەکی بێمۆڵەت چونکە هیچ پێویست ناکە هاوڵاتی چەکی بێمۆڵەتی پێبێت گرنگی ئەو هەڵمەتا خۆی لەوەدا دەبینێتەوە کەوا هاوڵاتیان زیاتر هەز بە ئەمان و بە ئارامی دەکەن لە هەمان کاتیشدا سوپاسی بێپایانی هاوڵاتیانی شاری هەولێر و هەموو پارێزگای هەولێر دەکەین کەوا بە ڕێژیەکی یەکجار بەرز پابەندی ئەو ڕێنمایانە بوون هاوکارێکی باشی ئێمن چ لە پێدانی زانیاری چ لەوەی کەوا چەکەکانی خۆیان لە ماڵەکانیان داناوە و ئێستا لای خۆیان هەڵی ناگرن و ئێستاش کەوا بە پێ ئەو یاسایی لە وەزارەتی ناوەخۆ دەرچووە هیوادارن هەموو هاوڵاتیان چەکەکانی خۆیان تۆمار بکەن و بە ڕێکارە یاسایەکاندا ببڕن.
ئەو هەڵمەتە بە تەنها بازگەی کاتی نییە و هەڵمەتە کەوا دەستی پێکرد لە ژوورێکی ئۆپەراسیۆنی تایبەت کەوا لە هێزەکان لە برایانی زێرەڤانی و پۆلیسی ئامادە و ئاسایشی هەولێر پێک هات ئەو هێزە تۆکمەیە کە ئێستا پێک هاتووە بە تەنها بازگەی کاتی ناکەن واروەها بە ڕۆژ بە شەو دەستنا کافتریاکان و یانەی شەوان و هەروەها دیسکۆ و بارەکان ئێزراعاتێکی تەواو دەکرێت لەگەڵ هەر کەسێک بێت لەو شوێنانە کەوا چەکیان پێبێت واروەها هیچ پێویست ناکە هاوڵاتیان چەک هەڵبگرن لەبەرەوەی هێزە ئەمنیەکان بە شەو و بە ڕۆژ لە ئەرکدان بۆ پاراستنی سەلامەتی جانی خەڵک. لە دوای دەرچوونی ئەو فەرمانە کە دەستمان کرد بۆ هەڵمەتانە بە خۆشحاڵیەوە لە ئاماری ڕۆژانەماندا حاڵەتی تەقەکردن و کێشە لە ناو شاری هەولێر کەمی کردوێتەوە بە خۆشحاڵیەوە. لە ئۆپراسیۆنەکان بە مەبەستی سەلامەتی و ئارامی زیاتری هاوڵاتیان چەندین یانەی شەوانەوە دیسکۆ و کافتریا و هۆتێل پشکنینیان بۆ کرا. هذا إجازة ايش بيكم؟ هوية هوية إجازة هوية لەو هەڵمەتە دەیان چەک ئۆتۆمبیلی زرێپۆش و بێسەرەتا دەستیان بەسەردا گیرا و چەندین تۆمەتبار دەست بەسەر کرا. گرنگی ئەو هەڵمەتانە ئەوەی دەرخستکەوە لە خلالی ئەو مانگا ئەو مانگ و هەفتەیەکەوە دەست بە هەڵمەتەکە کراوە ئاماری گرفت و کێشەکانی کەوا بە چەک چارە سەریان دەکرد لە نێوان خۆیاندا ئەو هاوڵاتیانێکەوە بە شەرداهاتن نەماوە ئێستا ئامارەکان وا دەردەخەنکەوە زۆر زۆر کەم بۆتەوە. تەماشا دێ بێرە رقمی زەنابتم بدێ معاش کەمان لێرە هەیە بکەی بە خۆتان باشترە وەنەشە وفرە هیچی وەنەشە وفرە مام تلفن شركة بكم المانجر سيكوريتي نبيوني نمو برا بروجي مساعدة بس خدانا مام شو قربان هذا كارمند منه على كذا احمد بيقول اجراءاتك امنيه برا ما جالك صور وياها راح اطلع واحده غير ما اجي اطلع شلون؟ راح اطلع واحده غيرها لو بنفسه ما حد شيء ترى ما حد شيء في بنفسه ما حد في بنفسه ما حد شيء سيدك اقصى لو خوت امني يتقدر دينا تمام سيدي يا سيدي تمام سيدي وتبازك لا انا نسرا بروجوري او كيف كنا بلا او دون فريتشك جامبو وابن زي شباب دوماتي ليه انا برز مو عادي خما زور باش دوماتي هوي دوماتي بيها هوي دوماتي سكوتي بس زياد كان دوماتي كان كبيره اللي بي خما انا جينا بس ودمان زفورو دەیان چەک دەستیان بەسەردا دەگیرێت کە بەشێکی زۆریان بێماڵەتن. ئەو ێزانی یاسایی و پۆلیس و زێرەڤانی لەو ئەرکە بەشدارن و هەرچی چەک هەیە لە شێر هەر ناوێک بێت
دەستی بەسەردا دەگرێت. بەس ئەگەر بتان ئەمە نەفەر دەماتە شوەرگری ئەم کابرا پێی دەنێم دەماتەوە نابن بە خوددا ناوسەر بەس کەس نادێسمەوە چند دیسکوێ ئەوە دیسکوێ ئەو قاعە نا پلایسە چاقۆ هەموو شتەکەەوە لە دوای گفتوگۆی سەرۆکوەزیران و وەزیری ناوخۆ کە پێویستە و شوێنانەی کە چەکی تێدا دەفرۆشن چ ئەوانەی مۆڵەتیان هەیە و چ ئەوانەی بێمۆڵەتن دەست بەجێ دابخرێن. دارەکەش تاپڕەکە لا کاتێکی زۆر کەمدا بە شێرە زۆری پارێزگاوی دارە سەربەخۆکان فەرمانەکەیان جێبەجێ کرد هەرچی شوێن هەیە داخرا.